بە مەبەستی زیادکردنی ڕووبەری سەوزایی و پاکڕاگرتنی شوێنی نیشتەجێبوون، یەکێک لەو هۆکارانەی زیادکردنی دار و درەخت و سەوزایی پشتبەستنە بە سەربانی ماڵ و باڵەخانەکان. لە ئێستاشدا بەهۆی بچووک بوونەوەی ڕووبەری خانووەکان بەشێک لە هاوڵاتیان پشت بە سەربانی ماڵەکانیان دەبەستن تا بەرهەمی سەوزا یاخود بەشێک لەو بەرهەمە کشت و کاڵیانەی گونجاوە لە سەربانی باڵەخانەکان بکرێت بەرهەمی دەهێنن. سەربانی خان و باڵەخانەکان لە کوردستان پێکهاتی بەشی زۆریان لە چیمەنتۆ و ئەو پێکهاتانە دروستکراوە کە توانای هەڵگرتنی کێشێکی زۆریان نییە، بەتایبەت بەشێکی زۆر لە بەرهەمە کشتتوکاڵیەکان پێویستیان بە بڕێکی زۆر لە گڵە تا بتوانرێ بەرهەمێکی کشتتوکاڵی گونجاویان لێ بەرهەم بهێنرێت. هەر بۆ لە شارەزایەکی بواری بەروبوومی کشتتوکاڵی ئاماژە بە بەشێک لەو سەوزە و ڕووەکانە دەدات کە ڕێگە پێدراوە تا لە سەربانی ماڵەکاندا بچێنرێت و بەرهەمیشی لێ دەست بکەوێت. چاندنی گوڵ بۆ سەربان لە 150 باشە، لە 100 نییە، لە بەرەوەی دار و درەخت لە سەربان تۆزە زۆر بە زەحمەت دەژی، لە بەرەوەی سەقفە 20 سانتین 40 سانتین گڵیش تێ ئەەکەی بۆ دار ڕەگی زۆرترە لە حاڵەتێکە، بەس وەکو مەسەلەی شەتڵ گوڵ ئەمانە لە 100 بۆ سەربان بۆ ناشتن، لە بەرەوەی ڕەگی کەمتر ئەڕوا، دار ڕەگی زیاتر ئەڕوا بۆ سەربان لە 130 ئەگەر بژی ئەویش ئەبێ گڵێکی زۆر تەحملی سەربانەکە ناکە، بەس بە عام لە 150 خەڵک سەری سەر کردووە بۆ سەربانەکانیان لە مەوسمیات تێیەکەن، گوڵی مەوسمیاتی بەهارە و هاوینە و پاییزەی تێیەکەن، خاص گوڵەباخی قەزەم زۆر بەکارە ئێهێندرێ لەم 1-2 ساڵەیە زۆر ئەڕوا لەگەڵ مەوسمیەکانە زۆر باشە. بۆ داری گەورەش کابراکار حەزکار لە سەربان بیبا بۆ ئینجانەی گەورە ئەتوانێت 3 ساڵ 4 ساڵ لە ئینجانەی گەورەیە لە سەربان داینێ، شتێکی زۆر باشە. بە عامیش خەڵک سەری سەر کردووەتە سەر گوڵوشت بۆ سەربان دایانێن و تەنانەت چیمەنیش لە سەرباندا ئاخرێت سەوزاییەکەن خەڵک بۆ ئێوارانیان، شتێکی زۆر باشە. سەبە کۆنکرێتە سەربان گڵ بە معلوماتەکەم مایتەوە بۆ 20 سانتین بۆ 40 سانتین واتوانی گڵدانێت لە سەربان، زیاتر ناتوانێت دانێت، ئەو سەقفە تەحملی ئەوە ناکات. بەس وەکو مەسلەی شەتڵات بەعام بە مەوسمیات و لەگەڵ گوڵەباخە لە 170 خەڵک ئەیبا بۆ سەربان دایانێت، لەبەرەوەی عرز جیاوازترە، ئەم ڕەگە لە عرز گڵە ئەڕوا بۆ خۆی، هەرچەنە بێ پێی خۆشە زیاتر ئەڕوا، چەنە قوڵ بێ و ئەڕوا کێشەی نییە وەکو مەسەلەی داری گەورە، بەس وەکو مەسەلەی داری گەورە بۆ سەربان بۆ کۆنکرێت کە سەقفە ناتوانێت دای بنێت، بەس هەیە هەر ئەیبا بۆ ئینجانە بەکاری ئێنێت، ئینجانەی گەورەیان بۆ بە داری تەیەکا بۆ سەربان سنۆبەرات بەعام بە زۆر بەعام سنۆبەرات دەڕوات بۆ سەربان و بەلەکۆن بەکاریان ئێنن، بەس وەکو مەسەلەی گوڵی مەوسمی و شەتڵات ئەمە هەمووی بۆ سەربان ئێبن 20 سانتین 30 سانتین گڵی تێکەن و چیمەنێکەکەن بۆ ئێواران بۆ دانیشتنی خۆیان. وەک دەزانرێت پێکاتی دروستکردنی خان و باڵەخانەکان بە تایبەت سەقفی سەربان بریتە لە چیمەنتۆ. پێکهاتی چیمەنتۆش بە تایبەت لە وەرزی گەرمادا بڕێکی زۆر گەرمی دەردەدات، هەر بۆیە پێویستە سیستمی ئاودانی ئەو بەرهەمانەی یاخود ئەو سەوزەوڕەکانەی لە سەربانی ماڵەکان پەروەردەکرێت دەبێت جیاواز بێ لە سیستمی ئاودانی ئاسایی ئەو سەوزە و میوانەی کە لە زەوی کشتتوکاڵیدا ئاو دەدرێت. ڕۆژانە هەموو ڕۆژە لە سەربان ئاویەوێت لە مەوسمی هاوینەکەمانە، بەس لە مەسەلەی بارەگە بە 2 ڕۆژ 3 ڕۆژ کێشەیەک نییە، بەس لە عەرزە ئەگە بە 2 ڕۆژ 3 ڕۆژیش ئاوی نایە هیچ کێشەیەکی نییە، بە 2 ڕۆژ بەعام لە عەرزە ئاویەوێ لە هاوینەکەیە، لە بەهارەکەشە بە 4 ڕۆژ 5 ڕۆژ ئاوی نایە هیچ کێشەیەکی نییە، چکا لەبەرەوەی هەموو ژێریە و گڵە ئەو لەبەرەوەی سەرەوە سەقفەکە گەرمە بێ کۆنکرێتە گڵێکی کەمی تایە، ئینا وەکو ئەوە بێ ڕۆژانە لە سەربان ئاویەوێ لە مەوسمی هاوینە هەمووی.